بەبێ ناوهێنانی هیچ کەس سولایەنێک ئەنجامی لێکۆڵینەوەکانی هێرشی سەر کۆرمۆر ئاشکراکرا. هەفتەی ڕابردوو شەوی چوارشەممە لەسەر پێنجشەممە لە کاتژمێر 11:27 خولەک تا 11:30 خولەکی شەو لە ڕێگەی دوو درۆنەوە هێرشکرا سەر کێڵگەی کۆرمۆر و دواتر کاربای 24 کاتژمێری بۆ تەنیا 5 کاتژمێر کەمکردنەوە. ڕۆژی دواتر پێم گوتن کە هێرشەکە لە ڕێگەی دوو درۆنەوە ئەنجام درراوە. شەوی ڕابردوو ئەنجامی ئەو لیژنەی لێکۆڵینەوەیە ئاشکراکرا کە بڕیار بوو لە ماوەی 72 کاتژمێردا ئاشکرا بکرێت لە هەمان کاتداواتە لە 11:30 خولەکی شەو ئەنجامی لێکۆڵینەوەکان ڕاگەیەنرا بەپێی ئەو ئەنجامانە بێت کە خەڵک چاوەڕێ بوو بکەران یاخود ئەنجامدرانی ئەو هێرشانەی کە کراونە لەسەر کۆرمۆر ڕابگەیەنرێت، بەڵام ناوی ئەو لەنەوە ئەو کەسانەتیدا نییە کە هێرشەکانیان بۆ سەر کۆرمۆر ئەنجام داوە. ئەوەی باس کراوە تەنیا گۆڕنی فەرماندەی ئەو ناوچانەی کە هێرشەکانیان لێو ئەنجام دراون و لەگەڵیدا فەرمانی دەستگیرکردن بۆ کەسانی کە هێرشەکانیان ئەنجام داوە لەگەڵ باسوخواسی دانانی سیستەمی بەرگری موشەکی. بەڵام هەموو ئەوانە پێدەچێت وەکو ڕابردوو ینی بۆ دیزە خۆنەکردنی ئەنجامی لێکۆڵینەوەکان بێت و هیچ گروپ و دەستە و تاقمێک ناوەخانیان ئاشکرا نەکرێت کە هێرشەکانیان بۆ سەر کۆرمۆر ئەنجام داوە. وردەکاری ئەم بابەتە لە 964 دا هەیە، دەتوانن زیاتری لەبارەوە بزانن.